سەرباری تێبینی و ڕەخنە و هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی ڕیفراندۆم، بەڵام دوجار لە 25 مانگی ئەیلولی ساڵی 2017دا ڕیفراندۆم ئەنجامدرا. ئەمڕۆ هاتوین بە دەنگەکانمان دەنگماندا بە سەربەخۆیی کوردستان، بەڵێ بۆ سەربەخۆیی ئێمە هاتوون خۆمان لە عێراق جاکەینەوە، ئەمانەوێ دەنگی خۆمان بسەلمێنین کە ئێمە کوردین، ئەمانەوێ ناسنامەی خۆمان بگۆڕین لە عێراقیەوە بکەینە کوردستانی، بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. ڕۆژێک دوای ڕیفراندۆم بارزانی لە پامێکیدا داوای لە بەغداد کرد دەرگای گفتوگۆدا نەخات، بەڵام حکوومەتی عێراق هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆمی کرد بۆ مەرجی دانوستان. ڕۆژی دوایی ئەوەش بەغدا بە هەماهەنگی لەگەڵ تورکیا و ئێران خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکانی بەڕووی هەرێمدا داخست و تا ئێستاش فڕۆکەخانەی سلێمانی نەکراوەتەوە. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن، چونکە تەنیا حیوار و گفتوگو چارەسەرە. چەند ڕۆژێک دوای ڕیفراندۆم پارتی وێکێتی کۆبوونەوە و دوا کۆبوونەوەشیان 15 ئۆکتۆبەر بوو کە دوای کۆبوونەوەکەش نێچیروان بارزانی و مەلا بەختیار ڕایانگەیاند ڕیفراندۆم هەڵناوەشێننەوە. هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم ناکرێتن، من ئێمە گوتومانە ئەوە حەل نییە. حەل ئەوەیە ئێمە هەردوو لامان مەجاڵی ئەوەمان هەبێ بە ئەجندایەکی کراوە لەگەڵ یەکتر دابنیشن و گفتوگۆ بکەین. نا هەڵوەشاندنەوەی بڵێن ڕیفراندۆم حەلە، نە ئەوە تا بە شێوەی ئەوەی کە حەلە ئەوەیە دایالۆگ و دانیشتنە لەگەڵ بەغدا و بە دڵنیاییەوە دەتوانین کێشەکان چارەسەر. ئێمە بێگومان لەژێر فشارە هیچ پاشەکشەیەک ناکەین، بەڵام بە پێی پێویستی ئەرکە هاوبەشەکان بەرەو پێشبردنی دیموکراسی و دابینکردنی مافەکان ئامادەی هەموو گفتوگویەکی ئەمە زۆر ڕۆشنە قسەکانمان. حەشی شەعبی هاتووە بە پێی دەستور نەئەبوو بێت، هاتووە ئێمەش لە بەرامبەری وەستاوین لە گفتوگۆشین. بەڵێ پێشنیار هەیە بۆ چارەسەرکردنی ئەوەی کەرکووک و ئەو پێشنیارە لە لای ئێمە لە ناو کۆی چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان بۆ کەرکووک مەقبولە لەلامان. پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمیش بەشێک لە بەرپرسە سەربازی و سیاسەکانی هەرێم هۆشداریان دەدایە بەغدا و وڵاتانی دراوسێ و بەشێکی دیکەشیان هەڕەشیان دەکرد، ئەماش بەشێک لە لێدوانەکانیانە. بە دڵنیاییشەوە پێتان ئەڵێم هەرچی هێزی پێویست بی بۆ پاراستنی کەرکووک ئامادەیە. خۆشم ئامادەم بێ وەکو پێشمەرگەیەک لێرە لە کەرکووک تفەنگ هەڵگرم. حکوومەتی عێراق بە خوداندا بچنەوە بەسە درێژە بەم تەعاملە بکەن لەگەڵ کوردستان. ئەگینا پاشان شتیوا دەبی بە خەیاڵتاندانەیە. ئێستاش من ئەڵێم ئەوی بیر لەوە بکاتەوە بێ بە زۆر کەرکووک داگیر بکات شتیوا ڕوادات کە بە خەیاڵی کەس ئەم شەو بۆ خۆی دلیل بوو دوژمن نەیتوانی هێرشەکەی ئەنجام بدا لەبەرەوەی هێزەکانمان بەباشی تەوزیع کرد. ئێمە تەمە ناکەین بێن ئەوەندەیان پێڵێن بابێت ئەوە ئێمەین لێرە ئەوەی کە ئێوەڵێن بە هیچ جۆرە جێبەجێ ناکەن وەرن جا ئەوسا لێرە یەکتری ئەبینین. هەموو ئیسیعدادێکی تەواومان کردووە بۆ ئەوەی کە ئەگەر ئەو غەڵەتەیان کرد هاتنە پێشەوە شێوازێکیان بەسەر بێتن کە هیچ وەختێک لە مێژوو لە بیری نەکەن. ئێمە لێرە لە محوەری ڕۆژاوای کەرکووک تا ئەم سانیە تا ئێستا 1 میلیمەترێک یەک پێشمەرگەیەکمان یەک خاڵێکمان باش گەز نەبووتەوە ڕێگەمان بە کەس نەداوە لێمان نیزگەوە بێتن. لە ناو خاکی ئێران لە ناو خاکی تورکیا عێراق و ئێران عێراق و تورکیا چیەکەن کەیفی خۆیانە، چ دانسێگەکەن چ شەوێکی عسکەری ئەەکەن کەیفی خۆیانە. بەڵام حەزەکەم ئەمەش بۆ بینەرانی بەڕێزی بزانن گەلی کوردستان ئەوەندە بەهێزە، سەرکردایەتی ئێمە ئەوەندە خاوەن ئیرادە و عەزمێکی بەهێزە، پەیام بە ئێرانیەکانیش دراوە، بە تورکیاش دراوە، بە حکوومەتی عێراقیش دراوە. یەک پست بێنە ناو خاکی کوردستانی عێراق، یەک پست ئەمرین، بەڵام نایاڵین ئیرادەی ئێمە بشکێ لە بەرامبەرەوە. یعنی ئەمە بۆ ئەوەی هەموو کەسێک ڕوون و ئاشکرا بێ لە لای. هەرچەندە دوومان پێش ڕیفراندۆم شاسۆر عەبدولواحید کە سەرۆکاتی بەری نەخێر لە ئێستای بۆ ڕیفراندۆم دەکرد هۆشداری و مەترسی هێرشی هێزە عێراقیەکان و حەشدی شەعبیدا بوو، بەڵام بەرەی بەڵێ بۆ ڕیفراندۆم کە بارزانی سەرۆکاتی دەکرد ئەوانەی ڕەت دەکردەوە و مژدەی سەربەخۆییان بە هاوڵاتیان دەدا. ئەگەر ڕیفراندۆم بکرێت دووسێ سیناریۆ هەیە بۆی هەمووتان بیزانن. یەکێ لە سیناریۆکانەوەی کە ئێران زۆر دژێتی و احتیمالە بە بیانووی ئەوەوە هانی حەشدی شەعبی بە هانی هێزە شیعیەکان بات کەیسە سنووریان لەگە سنووری کووردە. ئەگەری زۆرە ئێران وەکو کاردانەوەیەک بەرامبەر ئەمە
ئەو هێزانە هان بدا بۆی شەڕ دروستکە لە بینی شیعە و کوردە لە بینی حەشتی شعبی و کوردە کە بەداخەوە ئەمە واریدە و بۆی ئەم شتێک کە بە بەحساب بەبێ پرسی ئێران کراوە بۆی لێمان تێگا. هەرچەندە پارتی وێکێتی و ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کە لە نوێنەری بەشێک لەلایەنە سیاسیەکان پێکات بوون بەردەوام جەختیان لەوە دەکردەوە کە ڕێفراندۆم بۆ سەربەخۆی کوردستانە بەڵام نەک نەیانتوانی سەربەخۆی بەدی بێنن بەڵکو لە باویشە و ڕۆژێکدا لە 150 خاکی کوردستانیان بەجێهێشت و ڕادەستی سوپای عێراق و حەشدی شعبیان کرد. ڕادەستکردنی 150 خاکی کوردستان لە کاتێکدا بوو کە پێشووتر کورد بۆ پاراستنی ئەو سنوورانە بە سەدام پێشمەرگە و بەدەیان فەرماندەی شەهید کرابوو بەڵام پارتی وێکێتی لە ماوەی تەنها شەو ڕۆژێکدا لە دەستیاندا. هێشتا بۆ پێشمەرگە ڕوونیە کە ڕوبەڕووی هێزە عێراقەکان ببنەوە یان پاشە کشە بکەن چونکە لەگەڵ یەکەم تەقەی هێزە عێراقەکان لە ناحیەی تازە خوورمات و دەنگۆی ئەوە بڵاو بووە کە لە گوندی مریەمبەک دەرگا بۆ هێزە عێراقەکان کراوەوە و بەشێک لە سەنگەرەکانی پێشمەرگەش کۆنتڕۆڵ کراون. تا بەرەبەیان هێزەکانی پێشمەرگە لە نزیک ناوچەی پیشەسازی کەرکووک ڕوبەڕووی هێزە عێراقەکان بوونەوە بەڵام دوجار بە بڕارێکی جەعفەر شێخ موسەفا فەرماندەی هێزەکانی هەفتە پاشەکشە بەو هێزە نەکرا. لەگەڵ هەڵاتنی خۆردا هێزە عێراقەکان گەیشتە ناو سەربازگەی کەیوەن کە دەکاتە بارەگای میحوەری چواری هێزەکانی پێشمەرگە. ڕوبەڕووبوونەوەکان تا دەهات قورستر دەبوون چونکە سەرجەم هێزەکانی پێشمەرگە لە میحوەری چوار پاشەکشەیان پێکرا بوو. ئەوەی ما بۆ هێزە خۆبەخشەکان بوون لە ناو شار ڕوبەڕووی هێزە عێراقەکان دەبوونەوە. بەڵام خۆبەخشەکانیش بەهۆی زۆری هێزی بەرامبەرەوە هێندە بەرگیان نەگرت و تەواوی شار کۆنتڕۆڵ کرا. لەگەڵ کۆنتڕۆڵکردنی کەرکووک لەلایەن هێزە عێراقیەکانەوە میحوەری پێنجی ڕۆژاوای کەرکووکیش بە تەواوەتی چۆڵکران و هێزەکانی پێشمەرگە لەو میحوەرەوە بەرەو ناحەی پردێ پاشەکشەیان کرد. شار بە تەواوەتی ئالۆز بوو. بەشێکی زۆری هاوڵاتیانی کوردی ئەم شارە بەرەو شارەکانی هەرێمی کوردستان ئاوارە بوون. هەروەها بەهۆی شەڕ و ڕوبەڕبوونەوەی پێشمەرگە و هێزە عێراقیەکان دەیان پێشمەرگە شەهید بوون و تەرمەکانیان ڕەوانەی پەیمانگای پزیشکی دادوەری سلێمانی کران. لەو کاتەدا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لەگەڵ کەسوکاری شەهید و بریندارەکاندا چاوەڕوانی هێنانەوەی تەرمی شەهیدەکانیان دەکرد و ڕایانگەیاند نابێ ئەم ڕووداوە بەسەر پارتی وێکێتی و ئەوانەی هۆکاری ئەم شکستان تێپەڕێت. ئەمە چەندین جارە ئەم سەرکردانە ئەم حیزبانە کارەساتی وە تووشی میلەتەکەمانەکەن بازرگانی بە خوێنی خەڵکەکەمانەوە ئەکەن هەمووی 2 ڕۆژە 3 ڕۆژە و تێپەڕە بێت و دوایی ئەوە نییە عینەن جارانیان لێتەوە بە هەوەستی خوای ئینجادێ مزادە بەسەرم خەڵکەکەن. ئەبێ ئێمە بەڕاستی هەمومان بە هەموو خەڵکی کوردستان لە
زاخۆ تا خانەقین نێڵین ئەمە بەسەریانە تێپەڕ بێت ئەبێ ئێمە نێڵین ئەمە قوبول بکرێت و ئەمە بە ئاسانی لی دەرباز بن ئەبێ هەمومان لە بەیانیەوە لە دوو بەیانیەوە لە سێ بەیانیەوە هەچی توانامان هەیە بیخینە کار بۆی فشارێکی زۆر گەورە دروست بکەین بە تایبەتی لە سەروانی بوونەهۆی ئەم کارە ساتە لە پێش هەمووشیانەوە خودی بارزانانی کەیسە کەس نازانێت لەکوێ بەڕاستەکەی ئەوە ئیستا ئەو بەهاتە لەگەڵ خێزانی ئەو شەهیدانە بواە و بیزانێت خەڵکەکەی چی لێ هاتووە ئەبێ ئەوانە لایانی کەم بەشی ئەوە کەرامەتیان تیا بێ ئیستا بڕۆنەوە واز بێن ینی بواز لە میلەتە ناهێنن ئەمانە چیانوێ لە میلەتە ئیستا خەڵکی ئێمە کێشەی نەبوو وەزعێکی اقتصادی باشمان هەبوو خەڵک بە مرتاحیە ژیە هەموو ناوچەکانی کوردستان لەژێر دەستی کووردا بوو چیان ئەوێ یعنی ئەمانە چی ئەوێ ئەمە بەس لە پێناوی کە خۆی لە کورسیەکە بمێنێتەوە هەردووە بە دوای کۆنتڕۆلکردنی کەرکووک لەلایەن هێزە عێراقیەکانەوە هێرشەکانیان بۆ سەر دووس خوڕماتوش دەستی پێکرد. لە کاتێکدا سەنگەرەکانی پێشمەرگە لە کەرکووک چۆڵکران و هێزە عێراقیەکان هاتنە شوێنەکانیان هەرزوو سەنگەرەکانی پێشمەرگە لە خوڕماتوش چۆڵکران بۆیە کۆنتڕۆلکردنەوەی خوڕماتوو بۆ هێزە عێراقیەکان ئاسانتر بوو بەڵام دۆخی هاوڵاتیانی کوردی خوڕماتوو وەک لە کەرکووک جیاوازتر بوو چونکە ڕێگەدەگیرا لە چوونە دەرەوەی هاوڵاتیانی ئەو قەزایە بۆیە وەک ڕێکخراوە نەدەوڵەتیەکان باسییان دەکرد لە خوڕماتوو جینۆسایدی کورد دەستی پێکرد و بەشێکی زۆری ماڵی کوردانی ئەو قەزایە شتەقێنرایەوە بەڵام کەیسێک کە کوردانی ئەو ناوچانە بیریان ناچێتەوە دەست درێژی سکسی بوو بۆ سەر ژمارێک لە ژنانی ئەو قەزایە. ئێستا و پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هاوڵاتیانی کوردی ناوچە دابڕێنراوەکان بێ ئومێدێکی زۆریان پێوە دیارە داوای ئاسایکردنەوەی دۆخی ناوچەکە دەکەن بە تایبەت کەرکووک چونکە پیان وایە ئەم شارە وەک ناوچێکی سەربازی لێ هاتووە و بە بیانووی چەسپاندنی یاساوە حکمی سەربازی بەسەر هاوڵاتیانی کوردی ئەم شارە دەچەسپێنرێت. دوای 16 ئۆکتۆبەر پەیوەندەکانی پارتی و یەکێتی کەوتە قۆناغێکی دیکەوە لە کۆبوونە و دانیشتنی هاوبەشەوە بوونە دوو بەرەی تەواو دژبەیەک و تۆمەتی خیانەتیان دەدایە پاڵ یەکتری هاوکات ڕۆژێک دوای 16 ئۆکتۆبەریش کۆسرات ڕەسوول جێگری سکرتێری گشتی یەکێتی و مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوو ڕاگەاندراوی جادا بەبێ ناوهێنان هەندێک کەسی ناویەکێتیان بە کاڵفام و ئەنجامدانی خیانەت تۆمەتبار کرد. هاوکات پاڤڵ تاڵەبانی لە میدیا بیانیەکانەوە ئەوەی ئاشکرا کرد ئەوەی ڕوویداوە حەزبەکەی ئاگادار بووە. Le Premier ministre irakien. Je vais vous le dire. Je vais vous le dire. با پێت بڵم چۆن بوو دوای ڕۆژێک لە دانووسان لەگەڵ عێراق ئەمە پێشنیاز کرا لە بری ئەوەی سوپای عێراق بێت و بنکە سەربازی کەیوان بەڕێوەبەرێت
پێشنیازکرا ئەو بنکێ بکرێتە بنکەی هاوپەیمانانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و هێزەکانی تر کە لەناو هاوپەیمانەکەدان و بە هاوبەشی لەگەڵ هێزە عێراقیەکان بگرێتە بنکەی هاوبەشی هەردوولە بۆی بەکاربێنرێت لە شەڕی داعشدا. ئەمە تاکە ڕێکەوتن بوو بۆی کە کەرکووک لە شەڕە گەورەکە ڕزگار بکرێت. من پشگیری ئەو ڕێکەوتنم کرد و ئیمزام کرد 38 ئەندام کە سەرکردایەتی چێتی ئیمزایان لەسەرم ڕێکەوت نەکرد. ئەم ڕێکەوتنە بۆ ئەوە بوو کە گەلی کوردستان و گەلی کەرکووک لە شەڕێکی خوێنایی ڕزگار بکرێت. بەڵام بەداخەوە بربرستانی کورد پێوەریان نەبوو بۆ ئەم دۆخە هەتا چارەسەر بۆ دۆخەکاڵ بژێرین. تەنها ڕێکەوتنی باش و کە کەرکووک و خەڵکی کوردستان ڕزگار بکات لە شەڕێکی خوێناوی من ئیمزای ئەم ڕێکەوتنەم کرد لە 38 سەرکردە ئیمزایان کرد بەڵام بەداخەوە چارەسەری دروستیان هەڵ نەبژات. ئەگەر چارەسەریان باشیان هەڵبژاردایە کەرکووک تووشی ئەم شەڕە نابوو. ئەم ڕێگەیە هەمانە و ڕێگەیە کە ساڵێک بەر لە ئێستا بەشێک لە بەرپرسانی حەزبێکی کوردی هاتنە گوندی بەشیر و لەگەڵ بەرپرسانی حاجی شعبی کۆبوونەوە. پاش کۆبوونەوەکە هەر ئەم ڕێگەیە بۆ هێزە عێراقیەکان کرایەوە و لێوەی هاتنە نێو کەرکووکەوە. پاش ساڵێک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هاوڵاتیانی کەرکووک دەپرسن کۆبوونەوەکەی گوندی بەشیر لەگەڵ بەرپرسانی حاجی شعبی و ڕادەستکردنی کەرکووک بە هێزە عێراقیەکان بەرامبەر چی بوو؟ ئاخۆ کێ بوون ئەوانەی کە چاوساغی چەکدارانی حاجی شعبی بوون تا لە پشتەوە بێنە پشتی سەنگەرەکانی پێشمەرگە و ڕوبەڕووی هێزەکانی پێشمەرگە ببنەوە. دەپرسرێت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هۆکاری ڕاستەقینەی ئەنجامدانی ڕێفراندۆم بوو یاخود پاساوی لایەنێک بوو. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یەکێتی بۆ تۆمەت بەردەکرا کە ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراق کردووە بۆ ڕادەستکردنی ئەم ناوچانە بە هێزە عێراقیەکان هەرچەندە بەرپرسانی ئەو حەزبە هەبوونی ڕێکەوتنی پێشوەختە ڕەت دەکەنەوە. بەڵام محەممەدی حاجی مەحموود سکرتێری حەزبی سۆسیالیست دموکراتی کوردستان هەندێک زانیاری ئاشکرا دەکاو دەڵێت یەک مانگ بەر لە 16 ئۆکتۆبەر چەکە قورسەکان لە بارەگای میحوەری 4 گواسترا بوونەوە. 4 ڕۆژ بەر لە 16 ئۆکتۆبەری ژواتە لە 12 ئۆکتۆبەردا هێزە عێراقیەکان هاتوونەتە ناوچەکانی مریەم بەگوو و مەکتەب خالید و چەند ناوچێکی تریش. لە ڕاستیدا کە باسی 16 ئۆکتۆبەرەکرێت ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر. پێش 16 ئۆکتۆبەر لە 12 ئۆکتۆبەرەوە شوێنەکان تەسلیم کراوە هەمووی. یعنی 12 و 13 و 14 مریەمبەگ و ناوچەی ئەوە مەلا عەبدوڵڵا تا دێتەوە تەلوەرد و تایێتەوە بۆ مەکتەب خالید تا نزیکی سەناعەکە ئەوانە هەمووی تەسلیمی عێراق کرابوو و ناوچەی داخۆقیش لە سەبع نیسان و ئەبول محەممەد و هەموو ئەوانە بە بارەگای میحوەری داخۆقیشەوە هەمووی دەورە تەسلیم کرا و تەسلیم کرابوو. ئێمە کە باسی 16کەن 16 ئاخر کۆتایی ناوشاری کەرکووک بوو. 16 هێزی عێراقی لە نزیک سەناعەکەی کەرکووک و سەناعەکەیانی کەرکووک. هێزی عێراقی لە چەند مەتری مەکتەب خالیا بوو. مەکتەب خالید ینی نزیک لە کەیوان و لە غازەکەی کەرکووک و تەلوەرد کە یەکێکە لە کلیلی هەموو منتیقەکە چەند مەترێک دەوێت دوور بوو. جادە قیرەکە و تەلوەرد هەمووی 100 مەتر و 50 مەترە لە دەستی ئەوان بوو هەمووی تەلوەرد تەسلیم کرابوو لە مەلا عەبدوڵڵا بە هەمان شێوە. ئەنی ئەمانە کە ئێستا باسی 16 ئۆکتۆبەرەکە نا خۆی لە تەبەن کە 12 ئۆکتۆبەر ئەم شوێنانە تەسلیم کرا حتمما پێش چەند ڕۆژێکی تر هەموو قسە کراوە و شت کراوە ئەنجا گەیشتنەتە 12 ئۆکتۆبەر شوێن تەسلیم بکەیت.
دەبم پێم وایە ئەو مۆزوعانە زووتر کرابوو من معلوماتی پێش یەک مانگ پێش 16 ئۆکتۆبەرم هەیە کە داوابەکان لە کەیوان نەمابوون بارکران هەموو شوێنەکان بارکران و پێش 12 ئۆکتۆبەر پێش 12 ئۆکتۆبەر هەموو داوابەکان لەسەر ترێلەکان دانرابوو خۆ ئەم بە پەلەپەل بار ناکرێ بخرێت سەر ترێلە پێش 12 ئۆکتۆبەر لەسەر ترێلەکان بوو ئەمەی حاضر بوو داوابەکان دەبا بۆم بدەڕاوە شتان سەرینەکان واتە ئەو مۆزوعانە پێش 16 ئۆکتۆبەر بوو من خۆم سەدای جەبهەکانم کرد ئەنی بینی پێشمەرگە و بینی جێشی عراقی چەند مەترێک بوو ئاتن تینویان بوو ئاوێن لای پێشمەرگە بوو بە خۆیان و چاوەڕێ بوون چەند سعاتێکی تر ئەوەتی سعاتیان نەکرد ئەوان بڕۆن و بێنە شوێنەکەی سێ فرقەی جێشی عراقی بوو لە فرقەی مدەڕعات بوو فرقەی دژە تیرۆریان بوو لەگەڵ فرقەی زەهەبی ئەمانە هەمووی بە هێزێکی زۆرەوە هاتبوون چەند ڕۆژ بوو لە دەوروبەری کەرکووک بوون فەرماندەکانی ئێمەیان ئاگادار کردبەوە پارتە سیاسەکانی کوردستانیان ئاگادار کردبووە بە تایبەتی یەکێتی و پارتی ماوەیەکی زۆرە پێیان ئەڵێن ئێمە دێنەوە بۆ ئەو شوێنانەی کەوا وەختی خۆی جێشی عراقی لێ بووە لەبەر ئەوە بەخۆشی بێدیان بە ناخۆشی ئەبێت چۆڵی بکەن دوای ئەوە کەس گوێنەیە ئێمە محاولەیەکمان کرد 48 سعات شەڕەکەمان ڕاگرت دوای ئەوە من هاتمەوە خەریک بوو 48 سعاتەکە تەواو بێ برادران وتیان ئەگەر تۆ محاولە بکەی بچووم لەگەڵ هێزەکە کۆبوومەوە پێم وتم ئەمانەوێت 48 سعات بۆمان ڕاگری بۆیان ڕاگرتین وتیان باشە وتم بۆ ئەوی وەڵامێک بدەینەوە دوای ئەوە کە پێشەوەی 48 سعاتەکە تەواو بێ داوامان وتیان بڕۆرەوە بۆ لایەن هاتم بۆ لایەن وتم داوای 48 سعاتی کەم کرد مناقەشەیەکی زۆرمان کرد وتیان 24 سعات زیاتر نییە لەبەرەوەی ئێمە هێزەکەمان هیلاکە و هاتووە بۆ ئەوەی بچێتە شوێنەکانی خۆیان منیش هاتمەوە پێم وتم ئەوە ئیتر 24 سعاتی تریان بۆ تازە کردوینێتەوە ڕۆژی سێەم ئەوە بوو کۆبوونەوەکەی دوکان بوو منیان ناردەوە وتیان بڕۆرەوە بۆ ئەوەی پێیان بڵێ ئێمە ئەمڕۆ جوابی تەواوەتی دەدەینەوە جوابی نهایی دەدەینەوە هاتمەوە بۆ لایەن وتمەوە ئەمڕۆ چاوەڕێ ئەو کۆبوونەوەی دەکەین وتیان باشە من نانی نیوەڕۆشم لەگەڵ ئەوان خواردەوری سعات دوو بوو دوای ئەوە هاتمەوە بۆ معسکەر کەیوان بۆ لای کاک شێخ جەعفەر و وەستا ڕەسوول لەوێ بوون لەگەڵ کۆمەڵێک فەرماندەی قارەمانی تر لەلایەن بووم چاوەڕێی وەڵامی کۆبوونەوەکەی دوکانم دەکرد دانیشتبووین لەبەر تەلەڤیزیۆنەکە سێرمان کرد کاک مەلا بەختیار و کاک نێچیروان دەستیان کرد بە قزە و بەیانێکی پێنج خاڵیان بڵاو کردەوە و ئەو بەیانە بوو کە هەمووتان بینیتان ئیتر پەیوەندە من چوومەوە بۆ لایەن وتم ئەوە جوابەکەیە وتیان جاوە جوابی شەڕە ئەمە جوابی ئاشتی نییە وتم یعنی چی وتیان ئێمە دەست بە کارەکانی خۆمان دەکەین ئیتر لەسەر کەسی کە ڕناوەستین ئیتر من کەوتمە ئیتیساڵات بە پێی حکمی ئەو ئیتیساڵاتی کە هەمە لەگەڵیان وتم با دیسان 24 سعاتی تر ئەوانە ئیتر وتیان شتیوان نییە ئێمە بە هیچ شێوەیە وتم ینی ئەم هێرش دەکەن وتیان بەڵێ هێرش دەکەین منش لەگەڵ ئەو فەرماندانە کە لە لای کاک شێخ جەعفەر و کاک وەستا ڕەسوول بوون قسەم لەگەڵکردن وتم ئەو حاڵەتێکی ئەو هایە کاکە وتم ئەوە ئەم شۆ هێرشتان دەکرێتە سەر بە پێی ئەو تەوەقعاتی خۆم چونکە ئەوان مهلەتەکان هەتا سعات 9 شەودا نابوو ئیتر ئەوە خۆتان و هینی خۆتان ئێوە خەڵکی فەرماندەی سەربازین ئێوە دەتوانن تەقدیری مووقفی خۆتان بکەن من یەکشت لە سەرمە ئەوەیە کە پێتان بڵێن پێش دەستپێکردنی هێرشەکان خەبەرتان بدەمێت لەبەر ئەوەی قەناتێکم دۆزی بەوە کەناڵێکم دۆزی بەوە بۆ ئەوەی کەوا پێش هێرشەکان بزانم کەی دەست پێ دەکات ئیتر ئەوە بوو پێش دەستپێکردنی هێرشەکان من پەیوەندیم بەکردو بە زۆربەی فەرماندەکان کە پێیان بڵێم ئەوە هێرش دەست پێ دەکات پێشەوە حکوومەت هێزی حازر کردبوو بۆ نمونە لە وتیان 2016 لە مانگی هەژدەین پرۆسەی ئازادکردی حەوینجە دەست پێەکەین ئەسڵن بەسەر حەوینجەیە ڕۆشتن لە بەری شەرگات و ئەو منتیقەوە ڕۆژن چوونە مووسڵیان ئازاد کرد ئێریان هێشتەوە ئێمە زانیمان بۆ ئەوە تاخیرەکەن کە دوایی بە بیانووی حەوینجە و ئەمانەوە بۆ ئازادکردی حەویجە هێزەکان بێنە سەر هەرێمی کوردستان یەک ساڵ پێشەوە ئامادەکاریان بۆ کردبوو نەخێر هیچ پەیوەندی نەبوو تەنها بیانوو بوو ئەوە عێراق ڕۆژێ لە ڕۆژان پێشتر باس کرابوو بە ساڵیش باسمان کردو بەرنامەی عێراقمان زۆر بەباشی ئەزانی کە ئەوێ پەلاماری ئەو منتقانە بدا بیگرێتەوە بەڵام نەمان نەزانی بەو کتوپڕێ ئەو بڕیارەیەدا و پەلامە لەبەرەوەی ئێمە سەنگەرەکانمان بەرامبەر بە داعش بوو و بۆ ئەوەی هەڕەشەی داعش لەسەر ناوچەکان نێڵین
بەرامبەر بە هێز عێراقیەکان نەبوو ئەو کە فرسەتێکی گەورە بوو بۆ ئەوان چونکە عێراقیەکان لە خورماتوو هێزیان هەبوو لە داقوق هێزیان هەبوو لە تازەی خورماتوو هێزیان هەبوو کە ئەوانە هەموو لەسەر جادە ڕئیسیەکەن هێزەکانی پێشمەرگەوەکو بۆم ڕوون کردیتەوە لە سنووری ناحی تازە ئەو هێزەشکا لە سنووری مەلا عەبدوڵڵا لە سنووری ڕێگای ڕەشاد لە سنووری مەکتەب خالی لەمانەوە هێزەکانی عێراقی چوونە شوێنی هێزەکانی پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە لەو شوێنانە ئینسیحابیان کرد کە جێشی عێراقی و حەشتی شعبی لە سنووری ناحی تازەوە کەوتنە پشتی هێزی پێشمەرگە ئینسیحابی کرد بەبێ ئەوەی کە هیچ مەقاومێک بکە ئەو سنووریان تەسلیمی هێزەکانی عێراقی کرد. لەگەڵ هاتنە ناوەی هێزە عێراقیەکان ڕاستەخۆ دەستیان گرت بە سەرچەمبینە و فەرمانگەیەکی حکومی و حزبی بە جۆرێک تەواوی ئەو شوێنانە شارەزابوون کە خۆیان مەبەستیان بوو. محەممەدی حاجی مەحموود دەڵێت هێزی سیاسی کوردی چاوساغی هێزە عێراقیەکان بوون و لە پێشی هێزە عێراقیەکانەوە دەڕۆیشتن. جێیش هاتە ناو کەرکووکەوە خۆ معلوم بوو خەڵک لە پێشیەوە بوو هێزی سیاسی لەگەڵیا بوو من خۆم لە مەدام عەبدوڵڵا بووم هێزی سیاسی هاتووەتە ناو لە پێشی حەسی شاوی جێشی عێراقی بووە هەتا ناو مەقەڕەکان پێکەوە داوەتیش بوون ئەو نیوەڕۆیە لەبەرم پێم وانە بەبێ ئەوە کرابێت هەتا مەسەلا نازانم مەسەلا ڕێکەوتەکە چۆن بووە بەڵام 15 مانگ تا دوای نیوەڕۆ لە دوکان کۆبوونەی نێوانێکی نیشتمانی و پارتیمگاری کوردستان بووە خۆ ئەبێ شتێکیان لەگەڵ یەک باس کرد بێت لە مۆزوعە بەڵام خۆی ئێمە نازانی چۆن چی وتراوە مەسەلا ئەمانە هەمووی هەبووە بەڵام شەو من هەتا شەو کاکۆسەت کە هات بۆ کەرکووک وتی هێزمانێ ناو شەڕەکەین وتم کاکۆسەت کۆتایی هاتووە پێم وت وتی شۆ وتم هەموو شوێنەکان تەسلیم کراوە وتی ناشەڕەکەین و ناو کەرکووکیشی بێ شەڕەکەین وتم باوە هاتنتە ناو مەتار هاتوونتە ناو مەتاری کەرکووکەوە هاتوونتە ناو کەیوانەوە کەیوانەکەوێتە غەربی کەرکووک بەرە و دبزوانە لەبەرەوە پێم وایە ئەمانە بەبێ ڕێکەوتن باوەڕ ناکەم جێشی عێراقی لەخۆی دوای ئەوە کۆبوونەوە بووە لە بینی کەسایەتی و لایەنی سیاسی لە ڕەشاد کۆبوونەکان کراوە خۆ خۆیان نایشارنەوە لە دوای قۆناغی ڕفراندۆم تەوژمێکی زۆری ئەقلیمیمان لەسەر بوو و تەنانە دەتوانم بڵێم نێودەوڵەتیش جگە لە تەوژم و زەختی عێراقیش ئەو ئەوان هەوڵی زۆر درا کە ئەو ناوچانە بە هاوبەشی ببردرێتە ڕێوە و ئێمە وەکو فەرماندە سەربازەکانیش کادی سیاسی زۆربەی برادران ناگەدارن زۆر پێشنیارمان بۆ کردوون پێمان وتون ئەم هێزانی کە ئێستا لەم سنوورە ئەگەر بێت و ئێمە شەڕی ئەوان بکەین ئەو خۆ ئامادەیە نیە بۆ شەڕیوان وە لە هەمان کاتیشە تەناقوزی بینی هێزی ئاگر هەبووە لە بینی ئێمە هێزەکانی ئێمە و بەراورد لەگەڵ ئەوانە بەداخەوە بەشێک لە برادرانێکێتی دەرگایان بۆ کردنەوە لە سەنگەرەکانی خۆیان سۆڵ کرد ئەوانیان هێنایە ئەوێ بۆ نمونە کەس بەقەدەر من بە چاکی چاوی لێ نەبووە کە ئەو قۆتانە چۆن هات تقریبان 12 و 13 مانگ بوو لە بەرگری فراکەوتن بوو لە میحوەری ڕۆژاوای کەرکووک قووەتێک هێزێکی عێراقی هات لە ڕێگەی ڕاضەوە هات بەرە و مەکتەب خالید بەبێ ئەوەی بەرە ڕووی ببنەوە سەنگەرەکانیان بۆ سۆڵ کرد بە بیلدۆزەرێک لە پێشان و لە پێش قووەتەکەی عێراقەوە بوو سەنگەری پڕەوە کرد هاتە نزیک مەکتەب خالید لەوێیان مۆریدا یەکسەر برادران یەکێتی کۆمەڵی خەڵکیان ڕۆ لە بان سرەکە لەگەڵ ئامرفۆجەکان دەستیانکرد ڕەسمگردن لە بان سرەکەی مەکتەب خالید هەر بە پێ هاتە بەبێ ئەوەی ینی ئەو دەبابە و ئینانەی لەگەڵ بێت ئەوان ئامادەکاریان بۆ کردبوو کە بێتە ژوورەوە ڕێکەوتن زۆر دوورە لە ڕاستیەوە ڕێکەوتن ئەر ئەوە بۆ ئەوی کە کاک باڤڵ لەگە سەرۆکوەزیرانی عێراق و لەگەر لایەنەکان مەوزوعی هاتنەوە بە ڕێکەوتنێک بکرێت کە سوپای عێراقی بێتە کەیوان و ئەو بە شەیدیکەی ژمارەیەکی کەمە بە تەنسیق لەگەر ئەمریکیەکان و لەگەر هێزی عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان من پێم وایە ئەمە من لەم ماوەیە لە سەردانەکانمان بۆ بەغدا لە وەفدەکەی ئێمەش سەرۆکوەزیرانی عێراق ئەمەیت بە کاک مەسعودیش گوتووە ئەو کاتەوتێتی بەس ڕێگامان بدەن بینەوە کەیوان ئێمە ئەوەی دیکە بۆ کەرکووک و بۆ ناوچانەوەکو خۆی ئەمینێتەوە ینی ڕێکەوتنەکە بەو شێوەیە بوو کە
ئەگەر جێبەجێ بکرابایەوە ئەوەی کە کاک باڤڵ و یان ئەو کۆبنەوەی لە دوکان کرا ئەگەر هاتوو ئەوە جێبەجێ بکرابایە پێم وا بۆ سوپای عێراق و حەشد و یان ئەوانش نەداهاتنە ناو کەرکووکەوە. دەربارەی کۆبنەوەکەی گوندی بەشیریش نەجمەدین کەریم دەڵێت کۆبوونەوەیکی لۆجستی بووە بۆ چۆنێتی ئەتنە ناوەی هێزە عێراقەکان. باز لەوە کرێکە ڕۆژێک بەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کۆبوونەوەک لە گوندی بەشیر کراوە. جەنابتان پارێزگاری کەرکووک بوون. دوور و نزیک ئاگاداری ئەم کۆبوونەوە بوون کۆبوونەوەکە لە نێوان چێ کراوە و بۆچی کراوە؟ کۆبوونەوە جارێ ئەم مەوزوعی ڕێکەوتن و ڕێگەکردنەوە بۆ حەشدی شعبی بۆ سوپای عێراق کە بێنە ناو کەرکووکەوە پێش ڕۆژە پێش ئەوە بووە. ئەو ڕێکەوتنە ئەسڵەن پلانی بۆ کراوە هەر لە دوای کۆچی دوایی مام جەلال و چوونی ئەو گروپە بۆ بەغدا بە ناوی تەعزیەی مام جەلالەوە لە بەغدا ئەمانە هەموو ئەو ڕێکەوتنیان کردبوو. ئەو کۆبوونەوەی کە باسی شێکەی بەڵێ ئێمە ئاگامان لێبوو مەسئولی محوەری چوارری تیا بووە ئەوی پێڵەن هێزی پشتیوانی دوو ئەوانەی تیا بووە. تەنها کۆبوونەوەکە بۆ ئەوە نەبووە مفاوەزات بکرێ و سیاسی بێ، کۆبوونەوەکە بۆ ئەوە بووە شتی لۆجستیکی لەکوێوە بێن چۆن ڕێگاکەیان بۆ بکەنەوە. واتە پێشووتر بڕێر درراوە لەسەرەوەی کە بێنە کەرکووک و 16 ئۆکتۆبەر لەگەڵ ئەو گروپەیە بڵێ لەگەڵ ئەو گروپەیە ڕێکەوتون و تەنها ئەو دانیشتنە بۆ ئەوە نیە دوختاقیتە سەر حرفەکانەوە بۆ ئەوە بۆ لێکۆ بێنە ژوورەوە بۆ چۆن ڕێگاکەیان بۆ بکەنەوە. ئەگەر تەماشای ڤیددیۆکانیش بکەی ئەوشەوە مەسەن لە مەریەم بەگ ئالیاتی هێزی پشتیوانی دوو بەکارهێنراوە لەگەڵ شۆڤڵەکانی محوەری چوار ڕێگاکەیان بۆ کردوون. واتە پێشمەرگە یاخود با بڵێن بەشێک لە هێزەکانی پێشمەرگە لە فەرمانەکانی پێشمەرگە خۆیان ڕێگا بۆ هێز عێراقیان کردەوە؟ بەڵێ بەتاکید ڕێگەیان بۆ کردەوە. تەنانەت ئەو کۆمەڵە پێشمەرگەیی کە لە ناو کەرکووکە بەرگریان کرد و لە حەی سناعی شەڕەکە کرا ئاگایان لەمە نەبوو، لە دوایە کە ئاگایان لێبوو ئەوانیشیان کشانەوە، بەڵام پاژەوەی ژمارەیە شەهید و بریناریش لەوێ بوون بە قوربانی ئەوشت. من حەز ناکەم یەک پێشمەرگەمان بریندار بێ، من حەز ناکەم خوێن لە پەنجەی یەک پێشمەرگەی یەکێتی بێت، من حەزەکەم هێزەکەی من بە سەلامەتی دەرچێت، چونکە من ئەوە باوەڕم پێێتی ئەمە موعامەرەیەکی پارتیە دەیەوێت هێزەکانی یەکێتی تەفر و تونا بکات، چۆن لە سیوێکی ئابا ئێمەی لە هەولێر تەفر و تونا کرد 500 دەبابەی عێراقی حیزبی بەعسی هێنایە سەرمان لە سیوێکی ئابا و هێزەکانی ئەمەی تەفر و تونا کرد و یەکێتی پاڵێکی بە یەکێتیەوە نا هەتاکو سەر سنوور و گەشتینەوە سنووری ئێران. ئەم جارێش دەویست ئاوامان لێ بکات، بەڵام سەری نەگرت. هەر لە شەوی 16 ئۆکتۆبەر و هاتنە ناوەی هێز عێراقەکان دەنگۆی هەڵاتنی نەجمەدین کەریمی پارێزگاری کەرکووک بڵاو بووە و گوایە مەترسی لەسەر ژیانی هەبووە. بە پێی زانیاریەکانی ئەنارتیش نەجمەدین کەریم هانای بۆ ئاسایشی پارتی و سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزاوناحەکان بردووە تا دەربازی بکەن بەرەو هەولێر. شەوەکەی لە دەوری سعات 12 ئەوانەیە بوو دیارە دکتۆر نەجمەدین من تەلەفۆنێکی بۆ کردم وتی لەکوێ وتم لە جێگای خۆمم وتی هێزەکانتانەکوێ وت هێزەکانمان لە جێگای خۆیەتی و دوای ئەوە من چوومە لای محافەزە لەوێ ئەمید خەتابم بینی لێ قەیرێک بێکەوە سایت شەڕ دەستی پێکەیت لەو کاتی کە من لێبووم شەڕ دەستی پێکەی لە سنووری ناحیەی تازە و لە سنووری قەزای دوو زوانە شەڕ دەستی پێکەی ئەمید خەتاب وتی ئەزانی ڕۆی وتم کێ ڕۆی وتی دکتۆر نەجمەدین ڕۆی وتم قەنەعەت ناکەم ێستا قسەی لەگەڵ من کرد وتی بەڵێ دکتۆر نەجمەدین ڕۆشتۆ و کاک هەڵۆش تەلەفۆنی بۆ من کردو توێتی دکتۆر نەجمەدین کەرکووکی بەجێهێشتۆ وتم وەڵا بڵێم چی ئاگام لێی نییە. دوای ئەوە شێخڕەوان برای نێچیروان بەرزانی تەلەفۆنی بۆ من کرد وتی کاک سەرحەد هێزێک بنێرە بۆ ماڵی دکتۆر نەجمەدین داوای هێزەکە یوتم دکتۆر نەجمەدین ڕۆشتووە وتی نا لە کەرکووکە تەلەفۆنم بۆ کەوتم لەکوێی کاک دکتۆر وتی من لای شۆڕیژەم وتم باش ێستا منیش جێم بووە من لە ڕەحیماوەوە چوم کە چوم لێ کاک ئاسۆ و کاک هەڵکەوت و کۆمەڵە لەو برادرانم بینی خەڵکیانێک کۆ ببووە قسەیان بۆ خەڵکەکەی چوم دکتۆر نەجمەدین ببینم دکتۆر نەجمەدینم نەبینی ئەلاکۆلی جارێکی تر تەلەفۆنیان بۆ کردم وتیان هێز بنێرە بە ماڵی دکتۆر نەجمەدین ئێوتم هێزی چی بنێرین شەڕەوە شەڕ دەستی پێکردو و هێزەکان هەر کەسە لە شوێنی خۆیەتی بەهەرحاڵ چەند جارێک تاکیدم لێ کرایەوە بۆی کە ئێمە هێز بنێرین بە ماڵی دکتۆر نەجمەدین مش عەقید بێستون خەفاری هەیە کە یەکێک بوو لە زاتەکان لای من
لەگەڵ هێزێکان نادمە ماڵ دکتۆر نەژمەدین بوو ئەوە منات لەبەرەوەی برایەکی عقید بێستونیش ئامر فەوج بوو هەلای دکتۆر نەژمەدین بوو لە ماڵی ئەوان بوو بەس ئەو یەکێتی بوو تم بۆی کە حساسیت یەشتێک دروست نەبێ عنی وەساکە خراپ بوو کە چووە ئەوێنەوتی گەورە مەڵا وەساکە تەواو نیە و کاک دکتۆر نەژمەدینیش دەوێنە من تا درەنگێک لەگەڵ ئەمید خەتابا لێوێ مامۆ دوای چوومەوە دایرەکەی خۆمان مدیرێتی خۆمان کاک هەڵۆ پەیوەندیەکی پێوە کردم وتی کاک سەر حتا ئێرە گەربەی باشە کە چوومەوێ سەیرم کرد دکتۆر نەژمەدینای کاک هەڵۆ دانیشتووە وتمەی دکتۆر نەژمەدین و کیانە ڕۆشتۆ وتی ناوەڵ ئەمە هاتووەتەوە دێرە دانیشتۆ ئەو کاتە بەرزان قەسابیش ئەوش لە 15 هەمەری هێنابوو لە کەرکووکە لەگەڵ خۆیان هاتوو بۆ مقڕی ئاسایش کە چوین وەسعەکان خراپ بوو وتم کاک ئەم هێزەی ئێوە لێرێ کاک هەڵۆ ئێوە بەرنامەی چیتانەیە بەرنامەکە ئێوە چیە پێم بڵێن ئەگە شەڕەکەن تۆ با هێزەکە تەوزیەکەین من چوم لەگەڵە هەندێک لە هێزەکان لە سەربانەکان و لە شوێنانە هێزەکانی ئاسایشمان تەوزیە کوتم ئەگەر بەرنامەی شەرتانی ئەگەر بەرنامەی شەڕیژ نییە باوە بزانانی وتیان کاکەمە بەرنامەکە وایە مەقاوم ماکەین دوای دەدەقە چارێکێک من لە غورفەی ئەمەلیات لە جێسیسی و تەلەفۆنێکم بۆ هات یەکێک زافتەکان کردی وتی کاک سەرحەد وتم بەڵێ وتی قاعدی ئەمەلیات ئەڵێت دکتۆر نەژمەدین لای ئێوەیە ئەگە لای ئێوەیە ئەمانەیە کۆبوونەوەی لەگەڵ کەین چاومان پێ بکەوێ شتێکیوە دکتۆر نەژمەدین دانیشتو بوو لە ژوورە و کوڕەکەشی لەگەڵا بوو سیروان و بەرزان قەسا بوو کاک هەڵۆژ لەوێ بوو وتم کاکی دکتۆر تۆ بەرنامە چی ئەگەر بەرنامەکە ئەوەیە کە شەڕ بکەین با بزانین ئەگەر بەرنامەشت ئەوەیە دابنیشی لێرە ئەوە با بزانین و ئەگەر ئێساوە ئەوان داواتەکەن ۆژەی شێراقی ئەڵەن با کۆبوونەوە بکەین برادرانی یەکێتی تەلەفۆنیان کردو بوو تویان دکتۆر نەژمەدین لەوەیە ئەگەر لەوێ بۆ نیان با کۆبوونەوە بکەین لەسەر مۆزە با بڕیارێک بدەین زانین چیە کرێ و چی ناکرێ دکتۆر نەژمەدین وا نابێ ئەم مەسەلێت تۆ بێ بڕیارێک بێ خۆت یەکلایەکەی تۆ دیارە تروایان پێ باش بوو دکتۆر نەژمەدینمان بانکی لەو ناو ئاسایشات دەرگایەکە بوو لە پشتەوە ئەومان بە سیارێک بەڕێکەوتمان تۆ بڕۆ با سیارەکان و حیمایەکانە لێرە بێ بۆی کە کێشە دروست نەبێ و چەند جارێکیش وەکو پێم وتی ڕەوان بەرزانی تەلەفۆنی کرد و تاکیدیە کردەوە لە دکتۆر نەژمەدین بە سەلامەتی دەرکرێ و ئاگاتانە دکتۆر نەژمەدین بێ و دکتۆر نەژمەدین بپارێزن ینی ئەوەندە تاکید لەسەر دکتۆر نەژمەدین کرایەوە تاکید لە شتی تر نەکرایەوە لە من ئەوەڵەن ئەو دەرچوونی من و چۆن دەرچوونم بەو نەوعانیە کە باس کراوە و طبیعی من خەتەر لەسەر ژیانم هەبوو ینی بە تاکید لەلایەن حکوومەتی عراق یاخود با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان کەوەکو باسە کرد تێکەڵ بوو ئەوانەی کەوا دەستیان لەمەیە هەبوو هەر ئەوانە بوون کەوا تەکبیری ئەم ڕێکەوتنیان کردبوو لەگەڵ حەشدی شعبی و لەگەڵ هێزەکانی سوپای عێراقا و دەستی وڵاتی دراوسێتیا بوو کە من ئاگادار کرامەوە لەسەر ئەو مۆزوعە دیعایان کردبوو کە من دەرچوومە لەوانەیە خۆشتان بینی بێتان من لە ناو شار بووم لە ڕەحیماوە لە شۆڕیجە لە تەنانەت لە ڕێیبەغا لە دەوروبەری پارێزگا من تا سعات نزیکی حوتی بەیانی من هەر لە کەرکووک بووم دوایش کە دە کەرکووک دەرچووم من ڕام نەکردووە من بەرەو محوەری پێنج چووم بە هیوای ئەوە کەوا محوەری پێنج ئەمێنێتەوە ئەتوانێ خۆڕاگرنەوەمانە بەڵام کە تۆ لە سەنگەرێکا بوویت و دوو کەس بن بەیەکەوە یەکێکیان لە ژێرەوە پلان و موامەرەی کرد بێت ئەوی تر ئەبێ خۆی ڕزگارکە ئەوەش بوو محوەری پێنج لەوێ کشانەوە و خۆیان کۆ کردەوە و دوای ئەوە بە پشتیوانی هێزی تری پێشمەرگە توانیان سوپای عێراق ڕاگرن حەشدی شعبی ڕاگرن لە پردێ بەو شێوەیە کە خۆتان بینیتان و وابزانم لە کەناڵەکەشتانە باستان کردووە. لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر فەرماندەکانی پێشمەرگە بیانووی نەبوونی چەکیان کردە پاساو بۆ ڕوبەڕوو نەبوونەوەی هێزە عێراقیەکان بەڵام سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت زانیاریان هەبووە بەر لە 16 ئۆکتۆبەر بەشێکی زۆری ئەو چەکانە کە هاوپەیمانان نردویانە بۆ هێزەکانی پێشمەرگە بازرگانی پێوەکرا و فرۆشراونەتەوە بە بڕای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەگەر باتایە و ئەو چەکانە نەفرۆشرانێتەوە دەتوانرا ڕوبەڕووی هێزە عێراقیەکان ببنەوە. من ئاگاداری بەعزێکی زۆر بووم کە پێش ڕیفراندۆمیش چەکی ئەڵمانی فرۆشترا و فیشەکی ئەڵمانی فرۆشترا وەک نازام دینێکیانە بوو وەکو قازی فەتیانەگەر میلانۆ بوو چی بوو فرۆشترا بوو یعنی مەلەفێکی گەندەڵی دروست بوو تو مەسە ئەم پێشمەرگانە یان هەندێک لەسەرکردە عسکەری پێشمەرگەکان خەریکی متاجرەکردنن بە کەرەستەی عسکەریەوە تو مەسە هیچ شتێکیان نەماوە. واتە پێ دوایە ئەو چەک و تەخەمەنانی کە هاوپەیمانان نردیان بۆ پێشمەرگە فرۆشرایەوە بۆ نەیانتوانی بەرگریکەن لە 16 ئۆکتۆبەر. ئەوەی کێکە لەو قسانەی کە دوای 16 ئۆکتۆبەر کردیان کە چەکمان نەبوو نەمانتوانین بەرامبەری عێراق ببینەوە
ئەگەینە ئەو چەکەی لای پێشمەرگە بوو بۆ حیسابی ئەڵمانیا و ئەو هێزانی کە دامی پێشمەرگیان کرد ئەکبەر خۆ دەرەقەتی ئەو پێشمەرگیان و پێشمەرگەش مدەڕە بوو حەشد شعبیەک و میلیشیاتێکی باپی پێوتێ پێپەتی وەکو مقتەدا سەدەرەی وەقح بە نعلێکەوە هاتوونە چۆن دەرەقەت پێشمەرگەیەک دێک کە خەباتێکی پێش 2023 هەیە و دوای 2006 تەکۆبۆتەوە مامەڕیشە خۆی لەگەڵ مەفرەزەیەکە 2 مانگ مقاومەی سەدامی کردووە بە 300 دەبابە و چەندها هەلیکۆپتەر و سەمتیە لە کاتێکی قورسی کە سەدام لە ئەوجی قۆتی بوو خێرە بە نعلێکەوە بێتە ناو کەرکووکەوە چەند لیوایەکی پێشمەرگەی مدەڕەبی چاک بەرگری نەکەن ئەوە دیار بوو کاکۆسەت یەکسەر تەسلیحەکەیدا کەن هەندێک ئەندامی کاڵفام ئەم ئینیان کرد خۆیان تەسلیحەکەیاندا لەسەر ئەو بابەتەوە نخۆشیان نایە ناشانزی ئۆکتۆبەر ئەو حادەتەی کە ڕوویدا پێشتری شتومان لەسەر ئینسحابی پێشمەرگەکان چونکە من ژیانی پێشمەرگەم بەلاوە مهمە من قەت نامەوێت پێشمەرگە بە بەلاش لە سەنگەرە بە بەلاش شەهید بێ کە نەزانین جێگەی دەستی دیارە ئینسحاب ئەو ئینسحابا گەر ئێمە نەمان کردایە ئێمە لە عمقێکا بووین کە هێزە عێراقیەکان بە 10 کیلومتر 15 کیلومتر کەوتە دوای 10,000 پێشمەرگەوە ئەگەر ئەو 10,000 پێشمەرگەیە بکەوتناتە دەست هێزە عێراقیەکان بە شەهیدبوونیان بە برینداربوونیان بە ئەسیری چ کارە ساتێک ڕوویەدا لەبەرەوە من وەک فەرماندەیەکی پێشمەرگە وەک ئەوەی کە خۆم پێشمەرگەم و شارەزاییم هەبووە لە واقعەکە من بڕیارم ماوەکە هێزەکانی پێشمەرگە هیچ کەسێک بڕیاری نەداوە چونکە من لە ئەرزی واقعا بووم لەگەڵ سەنگەرەکانی پێشمەرگە بووم وەزانیش بە چه خەسارەیەکی گەورەیەکەین لە باتیەوەی ئەو خەسارە گەورەیە بکەین ئێستا ئەو هێزە بەو شێوەیە بفەوتایە لە ناو بچوایە شەهید بەو شێوەی کە ئەڵێن ئێستا چیمان دەزا بەڵام ئێستا ئەو هێزە بەکارهێنین بۆ هەموو مهمەیە کە ئەم دەستکەوتانە بپارێزێ یاخود ئەمنیەتی ئەم وڵاتە بپارێزەیە ئەم دەستکەوتی زیاتر بۆ هەرێمەکەمان ئێمە ئەگەر بە وردی سەیری ڕۆژی 16 ئۆکتۆبەر بکەین دیارە پێش 4 ڕۆژ هێزێکی عێراقی زۆر هاتە گوندی بەشیر ئەو هێزە کە هاتە گوندی بەشیر هەموو کەسێک ئەیزانی کە ئەو هێزە بەو هەموو چەک و تەقەمەنی و بەو شێوەیە کە هاتووەتە گوندی بەشیر بۆەوە هاتووە کە پەلاماری کەرکووک بدا و لە هەمان کاتیشا هەندێک لە ڕەبیەکانی هێزی پێشمەرگە کە هەبوو پێش 16 ئۆکتۆبەر ئەو ڕەبیانە چۆڵی کرد ئەو هێزانی حشتی شعبی چووەوێ هەندێک ڕەبایە کە لە پێشەوە بوون ئەو ڕەبایانە چۆڵیان کرد هاتنە دواوە ئەوە بوو فەرماندە عسکەریەکانیش تەسریحیاندا لەسەرەوەی کە ئەمە ئەو ڕەبایانە لە سەنگەرەکانەوە دوور بوون ئەگە لێ بوونایە کە هەر حاڵەتێک ببێ پێشمەرگە زەرمەند دەبێ بۆی ئەو هێزانیان هێنایە پێشەوە حکومەتی عێراقی بە ڕسمی 72 سەعاتیدا نابوو بۆ ئەوەی کە پەلاماری کەرکووک بدا ئێستا کە خەڵکێک بڵێ ئێمە ئاگامان لەوە نەبووە کە جێشی عێراقی یا حکومەت پەلاماری کەرکووکەدا من لەگەڵ ڕێزمدا قەنەعەتم بەوە نییە چونکە هەموو کەسێکەی زانی کە حکومەتی مرکزی خۆی ئامادە کردووە هێزێکی زۆری هێناوە هێزەکەی لە ناحیە ڕەشادەوە هێنایە گوندی بەشیر ئەو هێزە لەوێ لە کۆبوونەوەیا بوون چاوەڕوانی سەعاتی سفریانەکە کە پەلاماری کەرکووک بدەن ئەوەی کە ڕووداوەکان ڕوویدا دەرەنجام بوو بۆمان بەسەر هات و ئێمە ئەگەر مەوزوعی فرۆشتن و خیانەت وایە وڵا نازانم ئەم دەستکەوتانەی ئێمە مقابلی چی بووە هەموو بەوازەحی ئەمەی کە کاک باڤڵ و 38 سەرکردایەتی یەکێتی و کە ئیمزایان کرد کە فریای ئەوە نەکەوتین عێراق 72 سەعاتی دابوو کە ئەو لیژنە وەفدە چوو بوون تەنانەت عەسرەکەیشی وەفدێک هاتبوونە لای برادرانی فەرماندەکانی ئەو توێن کاکە بەس مەجالمان بدەن ئێمە بێنەوە کەیوان و ئەوە نییە بەڵام ئەم بڕیارە جێبەجێ نەکرا ئەگەر بریا ئەو ڕۆژی دوکان ئەمە جێبەجێ بکراوە ئەمە ڕووی نادا بە دنیای ئەوانەی لە کۆبنەوەکەی دوکان بوون جەنابی کاک مەسعود و ئەو برادرانە لەوێ بوون پێیان وا بۆ ئەمە عێراق و هەر هەڕەشەیە هجوم ناکردن ئەوە جێبەجێ بکرابە یعنی تەنانەت ئەگەر ئێمە ڕێککەوتن بکرابایە ئایا بۆ دێلین حەشد و سوپای عێراقی بێتەوە ناو کرد داهاتەوە کەیوان و دەما فەرموەرە هیچ ئەو شەیدانەشمان نادە فەرموەرەوە کەیوان و مە زۆر منتقە نەوتیەکان هێزی پێشمەرگەش داهاتەوە لێواری شاروان
سێ ڕۆژ دوای شکستی 16 ئۆکتۆبر و لە دەستدانی نیوەی خاکی کوردستان شاسوار عەبدولواحید بە تەنها بانگەوازی ئەنجامدانی خۆپیشاندانی جەماوەری بەرفراوانی کرد لە دژی دەسەڵاتدارانی پارتیوەکێتی بەڵام سەرباری هەڕەشە و ڕێگریکردنەکان دوجار شاسوار عەبدولواحید چۆنە خۆپیشاندانەکە و پارتیوەکێتیش لە ڕێگەی بازگەکانەوە ڕێگریان کرد و نەیانهێشت هاوڵاتیان بەشداری لە خۆپیشاندانەکان بکەن. پاشتاڵێک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو تا ئێستا بابەتێک لە بیری هاوڵاتیانی ئەم شارەما بێتەوە بیریان نەچوبێتەوە بابەتی چاوساخیکردنی هێزە عەراقیەکانە کە گوایە هێزێکی چەکداری کوردی چاوساخی چەکدارانی حەجی شعبی بوون کە هێنراونەتە پشتی سەنگەرەکانی پێشمەرگە و ڕووبەڕووی هێزەکانی پێشمەرگە بوونەتەوە. محەممەدی حاجی مەحموود ئەوەی بە چاوی خۆی بینی و دەڵێت هێزێکی کوردی کە چاوساخی هێزە عەراقیەکان بوون و لە ناو خاسەوە هاتنە پشتی هێزەکانی پێشمەرگە و 47 پێشمەرگەیان شەهید کرد. هێزێکی کوردی لە ناو خاسەوە کەوتە پشتی گردەکەی لای سەناعە پشتی لە هێزەکەی کاکۆسەر گوت و لێ ئەوانە شەهید بوون. من و کاکۆسەر هێزێکی کوردی هێزەکەی کاکۆسەر هێزی کوردی ئەو هێزە کوردی پێشمەرگە لە ناو خاسەوە هات لە تازە خورماتووە لە گردەکەی سەناعەوە کەوتە پێش هێزەکەی کاکۆسەر لەوانیاندا هێزەکەی کاکۆسەر حەسر بوو لەوەینە. من و کاکۆسەر پێکەوە بین. ئەوترێت چەک لەسەر بەشێک لە هێزەکانی پێشمەرگە ڕایگیرەوە گەر بێت و سەنگەرەکانتان چۆڵ نەکەن ئەتان کوژین ئەمە ڕاست بوو. داوا کرا بوو لیان بەڵام خۆیان هەندێکیان هەر پێیان نەوت بوون. خۆ مەجموعەی پێشمەرگە شەهید بوو هەندێک نەهاتن هەر خۆیان خەڵکی کەرکوو بوون وتیان بکوژرین باشترە دەبا بەسەر پێشمەرگا چوو. ئەنی یەکێ لەوانەی کە لە دوای ڕژێمی عێراق لە دوای سەدام حوسەین عەبادی بوو جارێکی لە دەبابەوە پەلاماری کوردیدا و پێشمەرگەی شێلا و پێشمەرگەی شەهید کرد و خەڵکی کەرکووک و دووس و شنگار و خانەقینوانیان دەربەدەر کرد. زۆر کات من شایدی ئەوادەم لە هەنێ شوێنە خۆم بە کاک شێخ زەعفەر من تۆ فڵان لیوە ئەگەر بێت و نەیکشێنی نەدوا ئەو لیوایە حەسرە بێت ئایا خۆت تۆ دەبێت لە کاروباری سەربازیە حسابی هێزەکەی خۆت بکەی خۆش نییە تۆ ئیلا سەرکەوتنەوەی ئەما بی هەموو هێزەکەمان تیا بچێت و ئەو ناوچەی کە لێشین هەمووی وێران و خاپور بکرێت ئەمە ینی دەرکەوت ئێستا بەشێک خەڵکی کەرکووکیش زۆر باسیوانە کرد کە بوا کرابوو مەسەرەن ئەبینی لەو شەڕانەی کە ڕوویدا تەنانەت دە وەزعانەی لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا لە ئەفرین ڕوویدا تاسیراتی زۆری هەبوو بەسەر نەفسیەتی خەڵکی ئەمە لە کەرکووک. من لێرەوە پرسیارێک دێتە پێشەوە ئایا گەر بێت و ئێمە ئەو شەڕە بە شێوەیەکی عقلانی لی دەرنەچوونیان ڕاستە پاشە کشەمان کرد بەڵام ئایا گەر خەڵکەکەش هێزی پێشمەرگەکەمان هەموو تیا بچوایە خەڵکی کەرکووکیش هەموو تیا بچوایە هەموو کەرکووکی شوێران بووە ئێستا ئەمانتوانی ئێمە بەشداری ئەم هەڵبژاردنەی عێراق بکەین کە ئێستا بینی خۆشبەختانە لە کەرکووکە کورتوانیوە تیجارێکی تر نیوەی دەنگەکان بێنێتەوە ئەمانە کە خەڵک باسیەکات ئێستا ئەمە بە ئیجابیە زانە ئیجابی من قەت لەگەڵەوەیان نیم ئەوە ببینم بە ئیجابی کە خاچی کوردستان بەجێ بێنێت بەڵام تۆ کە شتێک لە توانات نەما بەدەستی تۆ نییە ینی تااقەتت ئەمەنەیە قەنەعات ناکەم هیچ ڕێککەوتنێک بوو بێت چکاگەر ڕێککەوتنێک بێت معقوڵ نییە سەروی من بە من نەڵێت کاکە ڕێککەوتن کراوە تۆ هێزەکەت بەکوشم بەدای من و پێشمەرگانم بۆ شەید بوون بەڵام نابەرامبەری هێز بەڕاستی ئەوەی کردووە ئەیمەش تەنانەت مەوزوعی 16 ئۆکتۆبەریش تەنها کۆ نەکەینەوە لە کەرکووک بەتەنها بە درێژایی سنووری کوردستان ئێمە هەموو سنوورەکانی کە لە چوارچێوەی ناوچەی ناکۆکە هەمومان لەدەستداوە ئەمە ئەیگرێتەوە لە شنگاڵ و ئەیگرێتەوە تاکو خانەقی ئەوانەی کە ئەوەیان کرد گروپێکی یەکێتی بوون کە کردیان و هەموو کەس زانێکیان ناوەکانیان براوە و هەموو ڕوون نییە ئەو گروپی یەکێتی کە کوباسەکەی لە پێناوچی ئەمەیان کرد لە پێناوی بەرژەوەندی بۆ خۆیان بەرژەوەندی شخصی یاخود بەرژەوەندی حەزبی بەرژەوەندی شخصی زیاتر چونکە حیزبەکە ئاگای لێ نەبوو و سەرکردایەتی بەرژەوەندی شخصی وایە نەزانی خۆیان ئەبن بە تەنها هێز لە ناو کەرکووکە و باڵا دەستە بن و هەموو شتێکیان بەدەستە بێ بەڵام ئێوە ئەمڕۆ لە کەرکووکن ئەبینیت ئەوان لە هەموو کەس ژێردەستر و تەنانەت سەرشۆرتریشن هیچ ئاگام لە هیچ ڕێکەوتنیەک نییە و هیچ ڕێکەوتنیکشم
نەبیستووە لەبەرەوە ئەتوانی کەوایوت پێ لێغ لە خۆی بپرسی چۆن ئەم قسەیت کردو چ ڕێکەوتنێکت کرد چونکە ئێمە وەکو هێزی پێشمەرگا وەک فەرماندەکانی هێزی پێشمەرگا بە هیچ جۆرە بە هیچ ڕێکەوتنیە سنگەرێکمان چۆڵ نەکردووە جگە لەوەی کە وەک بۆم باس کردی ئەگەر ئێمە پاشەکشەمان نەکردایە بەدەیە زیاتر لە 10,000 پێشمەرگەی ئێمە کارەساتی گەورەی بەسەرهات. شەوی شانزەیمە سعات 4 بەیانی خۆم لە لای بەرگری فریاکەوتم لە لای ئاخر خاڕیان سعات 4 بەیانی ئەو 6 کەسەی کەما بوونەکو حەرەز لەوێ بڕیاریان بۆ ئەوتیان کاکەی وەش سەحب بکەن هەموو کە سەحبیانگە کەوتنە دوایەک ئەو قۆتەی ڕژێمی عێراق کە لەسەر مەکتەب خالید واتەوە مەکتەب خالید هەمووی بەدوایانە بەبێ تەقەڕۆی بۆ ناو کەیوان ڕۆی بۆ ناو کەیوان ئێمە هەر لەوێ بووین قۆتێکیان جوڵان لە ڕێگەی حەوینجەوە لە ڕێگەی حەویجەوە ئێمە ڕوبەڕوویان بووینەوە ئەو هێزەمان ڕاگرت ئەو هێزەمان ڕاگرت هەتا نزیک نیمەڕۆ نزیک سەعات 12 بەڵام ئەو هێزێک کە هاتە ناو کەیوان جارێتە لە ڕێگەی یایچیەوە هاتە بۆ سەر ئێمە لە پشتەوە ئێمە بەو شێوەیە سەحبمان کرد بەڕاستی شەڕێکی باشمان لەگەڵیان کرد هەتا سەعات 2 پاش نیمەڕۆ لەوێ ماینەوە ئەگەر ئەو ڕێکەوتنە هەبایە خۆ مەرجەکانیانەوە بۆ بێنەوە کەیوان و منتقە نەوتیەکان ئەگەر وابایە دەبای ئیلتیزامە هەبێ و نێنە ناو کەرکووکوانە بۆیە ئەوە دوورە لە ڕاستیەوە بەڕاستی درۆیەکە و بوختانێکە ئەوانەی ئەمەیان بەسەر کەرکوو داهێنا دەبێت ئیتیهامێکی کە دروست بکەن ئەوم پێشم وایە واگەر شەڕیش کرابێ ئەوە دەبینین لەو شوێنانەی کە شەڕ کراوە شەهیدەکان ڕوبەڕووبوونەکان بەڵام هێزەکان زۆر نابەرامبەر بوو من پێم باشە لەگەر فەرماندەکان ینی ئێمە 2 شەو پێشتر ئەو هێزەی سوپای عێراق کە تەحەشودی کردبیان حەشت ئەمریکیەکان بە کامێرەی چاودێری و بە تارەی چاودێریان بەخۆیان بە ئێمەیان گوتیان ئەم هێزەی ئەمە هێناویانە هی ئەوە نییە ئێوە بتوانن ڕوبەڕوویان هێزەکە زۆر نابەرامبەرە. ئاچمە سەنگەرەکانی پێشمەرگە لە پردیە لێرە فەرماندەی کەرکووکی لێ وەکو خۆیان باسی دەکەن بە چاوی خۆیان بینیوانە کاتێک دەرگا بۆ هێزە عێراقەکان کراوەتەوە و هێنراونەتە پشتی سەنگەرەکانی پێشمەرگەوە ئەم هێزەی پێشمەرگە لە سەد دەوشە لەلات بوون و زیاد لە کاژمێرێک ڕوبەڕووی هێزە عێراقەکان بوونەتەوە بەڵام کاتێک هێزێکی تری عێراقی کەوتنەوەتە پشتیانەوە سەنگەرەکانی خۆیان چۆڵ کردووە و بەرەو ناحەی پردێ پاشەکشەیان کرد. طبعا پیلاندا ڕێژرا پیلانێکی باش و ڕێک و پێک و تۆرتمە هەموو شوێنەکان خۆمان گرت ئامادە بووین بۆ شەڕێکی یەکلاکەرەوە ئێوە ساترێکتان لێدا بوو چەکدارانی داعش لەو بەربوون ئێوە لەو بین کیلومتر هێز عێراقەکان هاتنە بەرامبەری ئێوە چۆن هاتنە پشتانەوە لە قۆڵی کەوە هاتنە پشتمانەوە طبعا لەو قۆڵەوە چۆن توانیان بێنە ژوورەوە لەو قۆڵەوە بۆیانیان کردەوە هەموو عالەمەزانێ تەسویرەیە شایەتەیە دەکومنتەیە یعنی ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە بەڕاستی ئەوەی کەکرا ئەو ڕۆژە شتێکی زۆر غەدر بوو من زۆرم پێ گوناح بوو لە چی ئاستێک لە شەڕا سەرکەوتن هێشکاندنیشەیە ئەمە واردە بەڵام ئێمە خۆمان یعنی بەڕاستی وەکو خیانەتێکی زۆر زەقم بوو کرا ئەم خیانەتەش چی بوو لە لایەکی کەرەوە براکانی خۆمان قاپیان واڵا کرد بەسەر ئەوانە ئەجینە ئەوان هیچ کات تۆ ئەمەد بە چای خۆت بینی بەڵێ بە چای خۆم بینی بە ئیسپات و بە حەد کەسێک من ئامادەم زۆر بەڕاشکەوانی پێم لەبەر ئەوەی ئەو برادرانەمان ئەگەر بێت و قاپەکانی هەواڵە نەکردایەتەوە بۆ شێوبیانی نەپشتێمە بڕوان پێ بکەگەشەنان کردایە بۆ تاریخمان بۆ مناڵی کورد دروستە کرد کە باشترین سەرکەوتنمان ناوت کۆ هیچ جارێکی کە هیچ کەسێک باسی کەرکووک نەکا و نەڵێ کەرکوو کوردستانی نییە